کەیفی کوردستانی یەکێک لە نووسەر و شاعرە دیارەکانی شاری کەرکووک و کوردستانە لە کۆڕێکی تایبەت و بامەدەبوونی بەشێک لە نووسەران و لە شاعران و لە کەسایەتیە دیارەکانی نێو شاری کەرکووک کۆڕێکی شعری بۆ ئەم نووسەرە دیارە بە ئەنجام گەێنرا. کتێبخانەی کارێز لە شاری کەرکووک کۆڕێکی شعری بۆ نووسەر و شاعیر کەیفی کوردستانی ڕێکخست. دواتر نووسەر و ڕەخنەگەر عەبدوڕەحیم حەسەن خوێندنەوە و شرۆڤەیەکی بۆ شیعرەکانی کەیفی کوردستانی پێشکەش کرد. دواتر لەلایەن نووسەران و شاعیرانی ئامادەبووی کۆڕەکەوە هەڵسەنگاندن بۆ هەردوو بابەتەکە کرا. کتێبخانەی کارێز لە شاری کەرکووک هەفتانە ڕۆژێکی تەرخان کردووە بۆ سازدانی کۆڕی شعری و ئەدەبی و میوانداری شاعیران و نووسەرانی ناوچەکانی هەرێمی کوردستان تاوەکو بابەتەکانیان تێدا بخەنەڕۆ. ڕاست یعنی لەو ڕوانگەیە شعرەکانی زۆر یعنی چۆن دەی پێکاوێت کۆڕەکەمان وەگوتمان لە کەرکووک چالاکی ڕۆشنبیری زۆرا زۆر ئەنجام دەدەین. ئەمڕۆکە لەسەر شعر قساکەین، لەسەر هەڵسەنگاندێک بۆ شعرەکانی ماوەسا کەیفی کوردستانی، هەڵسەنگاندن بۆ شعرەکانێکین. ئایا ئاڕاستەی شعرەکانی بەرەو بازنەی نەتەوایەتی ئەڕوا یان بازیاتر فکرەکانی سەرکردۆتە لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی و ئەڤینداری. بە بڕوای ئێمە ئەوەندەی من کەوا هەڵسەنگاندن بۆ شعرەکانی ماوەسا کەیفی کوردستانی کردبێ، شعرەکانی زیاتر مۆرچی چۆندری بەرگریان پێوە دیارە، زیاتر لەسەر بیر و باوەڕ یاخۆ لەس بازنەی نەتەوایەتی ئەخولێتەوە شعرەکانی. بۆیە ئەمڕۆ چارەشەکەمان تایبەتە بە بواری شعر و لێکۆڕینەوە هەڵسەنگاندن لەسەر ناوەڕۆکی شعرەکانی ماوەسا کەیفی. ئەو پەرتکردنە یعنی ئەگە باسی کورد بکەی لە پارچەکانی کوردستان هەر یەکە و بە نوعێک زۆمی لێکراوە، هەر یەکە ئێستا